ئەڵبەتە ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە ئەندامی سەندیکا ئەندامی تیا بووە کە کاری ڕۆژنامەگەری نەکردووە، بەڵام ئەو نسبەی زۆر کەمن ئاگدار بن. مەسەلەن بۆ نمونە لەوانەیە ساقی یەکێک لە بەرپرسە گەورەکان بوو بێ و بە تەلەفۆنێک تەوسیەی کرد بێت هەوێکی ڕاگەیاندیان بۆی کردێت. ئەگەر نا ئەو نسبە زۆرەی سەندیکا کە هەی بووە حەقیقی بوونا. بۆ نمونە خۆتان ناو میدیان ئەزانی لەم کەرکووکە چەند ڕادیۆمان هەبوو لە 2023 بەدواوە، ئەزانی مؤسساتمان هەبوو 3 جۆر ڕۆژنامەی دەرەکرد بە زمانی تورکی، بە زمانی ئاشووری، بە زمانی عەرەبی و کوردیش 4 جۆر یەک مؤسسە 4. ئێمان هەمووی ئەندام بوون، هەمووی کارمەند بوون لەوێ، هەمووی کاریان نەکرد. ئەو ڕێژە زۆرەی سەندیکا کە هەیەی هی ئەو سەردەمەیە، ینی تۆ حسابی ئەوە بکە چەند ڕێکخراوی مەدەنی هەبوو، ئەو ڕێکخراونە زۆربیان هیچ نەبووە ڕۆژنامەیەکیان هەبوو. ئەو ڕۆژنامەیە ستافیە بوو، مەسەن ستافەکان کەمتر نەبوون لە 6-7 کەس. تۆ کە ئەمانە دێنی حسابێکی لەگەڵ ئەو هەموو ڕۆژنامەیە فعلان، یعنی ڕێژەکە ناکرێ بڵێن زۆرە، بەڵام ئێستا نەماون، ئەوانە نەماون. ئێستا کە نەماون دەبێ ئەمە مؤتەمەر حەسمی ئەوە بکات، حەسمی بکات. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ڕێکەوتوو نزیکەی 70 کەس جدرا سەندیکای عراقی و ئەوەی بەرەوەرز خستنیان 70 نا. من تەسەورەکەم دەوری 30 کەسێک بوون، 35 کەسێک بوون. بەڵە چوونە ناو سەندیکای عراقیەکەوە بە ئومێدەی کە پێیان وایە لەوێ ئیمتیازاتێک وەرەگرن، بەڵام تا ئیستش دووبارەیەکەمەوە کەس 1 مەتر عەرزی وەرنەگرتووە. یعنی ئەو ئیمتیازە تا ئیستا وەهمە، تا ئیستا ئومێدە، بەڵام بڵێ وەرگیرا و شتی وانە.